بانگوازی کۆنگرەینەتەوەی کوردستان کەنەکە بانگوازیەکی بەپەلە بۆ جیهان و ویژدانی مرۆڤایەتی ڕۆژئاوا لە نێوان بەرداشتی تیرۆر و پلانگەڕی ئەقلیمیەکاندایە بۆ ڕای گشتی جیهان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان گەلی کورد لە هەر چواربەشی کوردستان لە کاتێکدا جیهان چاوەڕێی ئاشتی و سەقامگیری بوو لە سووریای دوای شەڕ جارێکی تر حکومەتی ڕاگوزەر بە باڵپشتی ڕاستەوخۆی تورکیا و هێزە توندڕەوەکان هێرشێکی بەرفراوان و ناڕەوای دەست پێ کردوێتەوە سەر ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئەم هێرشانە تەنها ئاماجێکی سەربازی نین بەڵکو هەوڵێکی ئاشکران بۆ جونۆسایدی نەتەوەیی و سڕینەوەی ئەو قەوارەی دیموکراسی کە بە خوێنی هەزاران شەڕوان بنیادکراوە ئێمە لێرە ڕای دەگەێنین بێدەنگی کۆمەڵگەی نێودەوڵەتی بەرامبەر بە هێرشی گەورەی توندڕەوەکان و پاژماوەکانی داعش گڵۆپی سەوزە بۆ کوشتارێکی تری هاوشێوەی ئەفرین و سەرێکانی بۆیە پێویستە دەست بەجێ فشار بخەنە سەر هێزە هێژبەرەکان بۆ ڕاگررتنی ئەم تاوانە بۆ حکومەتی هەرێمی کوردستان و پارت و لادە سیاسیەکان کاتی ئەوە هاتووە گوتاری سیاسی لە دەربڕینی نیگەرانیەوە بگۆڕێ بۆ هەڵوێستی کردەیی و لێرەوە داوا لە حکومەتی هەرێم و داوا لە حکومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان دەکەین دەست بەجێ دەواازەی سوێڵکە بەڕووی هاوکاری مرۆیی و لۆجستیەکاندا بکەنەوە چونکە پاراستنی ڕۆژئاوا پاراستنی قەواری هەرێمی کوردستانیشە بۆ گەلی کورد لە باشوور و لە دیاسپۆرە بەدەمەوە هاتنی بانگوازی سەفەربەری هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا ئەرکێکی ئەخلاقی و نەتەوەیە ئەرکێکی ئەخلاقی و نەتەوەی دەخاتە سەر شانی هەموو تاکێکی کورد پێویستە بە هەموو شێوەیەک مادی و معنەوی و مەیدانی پشتیوانی براکەمان بین لە ڕۆژاوا و هۆشیاری بۆ هەموو لایەک دەدەین کە ئەم هێرشانە باشترین دەرفەت بۆ شانە نووسەکانی داعش دەڕەخسێنێت تا دووبارە سەر هەڵ بدەنەوە و هەڕەشە لە ئاسایشی جیهان و مرۆڤایەتی بکەن بۆیە جەخت دەکەینەوە ئێمە وەک کۆنگرەی نەتەوەی کوردستان هەموو هەوڵێکمان لە پێناوی بەرقەراربوونی ئاشتی و ئارامی و بۆ ناوچەکە دەخەینەگا بۆ ئەم هەوڵەش پێویستی بە کۆدەنگی و پشتیوانی هێز و لایەنەکان هەیە لە هەر چواربەشی کوردستان کۆمیتەی باشووری کۆنگرەی نەتەوەی کوردستان 18/1/2020 خەباتی گەلی کورد سەر دەکەوێت بە پشتیوانی هەموو لایە بە پشتیوانی ئازادی خوازان ئیرادەی گەلی ئێمە ناشکێ ئیرادەیەکی سەرکەوتووە لە ڕابردووشا دوژمنان ویستویانە گەلی ئێمە تێک بشکێنن سەریانیایەتی لە تاشە بەردەکانی قەندیل و ئارارات و گارا و مەتینە بەداخەوە ئێستا ڕۆژاوای نیشتیمان لە بەردەم پیلانێکی هەم ئیقلیمی هەم نێودەوڵەتیایە بۆیە ئەرچی هەمومانە پشتیوانیان بکەین
هەرچی تاک بە تاکە مامۆستایانی ئاینی مێدیاکان ئازادی خوازان دەسەڵات بە هەموو جۆرێ بێ لەگەڵ ڕۆژاوا بین بۆ ئەوەی ئەو ئەزمونە ناوازەیە لەو پیلانە بەسەرکەوتووی بێتە دەرەوە. سپاس بۆ هەمووتان ڕۆحی شەهیدەکان شاد بێ. خودی لێ دەرکەوتن لە بەرخەدانا قەسەدەیە خودی لێ دەرکەوتن لە ڕاگەهاندنا سەفەربەریە گۆخۆسەریە باکوور ڕۆژهەڵاتی سووری ڕاگەهاندیە. ئیرۆ گۆمنڤر کۆمبوونێ ئەمشتەباهیە جیهانێ رە دەبێژن گەلێ کورد لە هەر چاپەرچەی کوردستانê ji dervî Kurdistanê îro li ser piyayê gelê Kurd wê ticarî şoreşa Rojava wê bi tenê nehêle wê xwîna şehîda li erdê nehêle gelê Kurd li her çaperçê Kurdistanê ji Rojhilat heya Bakur heya Başûr heya Rojava di şoreşê de ye heval no îro min virin rast e hevalê me çeperê şer de ne lê hûn jî dişer de ne ev seknawe ji tevahiya cîhanê de duxuya kirin got em tev de di şoreşê de berdewamin. Ev seknawe wê nîşan dide hûn tev de em tev de şehîd Ziyadin, şehîd Denizin, hûn tev de General Mazlûm Abdî ne. Ji bo vê yekê hevalno em ji tevahiya cîhanê re dibêjin gelê Kurd êdî wê mafê xwe bi dest bîne hûn dixwazin gelê Kurd ji nav bibin lê gelê Kurd îro di dixuya kirin li hemû bajarên Kurdistanî yek rêzin yek helwestin em tev dibêjin em tev de hêzên Sûriyayê Demokratin ji pêşmerga bi girêla bi her hêzên asayîşê em tev de şervanin. Hevalno tê xuya kirin got şerrekî cîhanî li dijî gelê Kurdê meşandin ev rastiyek e tevahiya cîhanê çavê xwe girtiye xwe bêdeng kirine ji bo xatirê got komkujiya bi ser gelê me dibidin meşandin û me dît li Eşrefiye û Şêx Mexsûd çi kirin û çi nekirin tawanên dijî mirovatiyê kirin tawanên cengî kirin lê kes nehate deng û kesî piştîvaniya gelê Kurd nekir. Lê em dibêjin hûn ê bêdeng bimînin em bêdeng nabin. Hûn ê li dijî me şer bikin em ê jî li dijî we şer bikin. Şerrê man û nemana Kurda ye lê em ê bi serkevin. Serkeftin ya şervana ye. Di vê tevahiya cîhanê vê baş nas bike. Em dibêjin bi diyalogê bi aştiyê em jêr hazirin. Em ên xwediyê mesaca serokatîne em dibêjin bi biratiya gelan bi aştiyê bi azadiya jinê bi wek heviyê em ê karibin welatekî neh di Sûriya de ava bikin. Dem dema biratiyê ye dem dema aştiyê ye. Wedê jî prosa aştiyê jî li Bakur dest pê kir bi bangewaziya Serokapô û lê Başûrê Kurdistanê jî gelê me Kurd bi temamî li gel Bexdadê dixwaze pirsgirêka çareser bike û gelê me li Rojhilatê Kurdistanê jî rabûyî ser piya dixwaze bi aştiyê mafê xwe bi dest bîne. Em bi azadiyê re ne bi aştiyê re ne lê heger hûn ê berdewam bin di vî şerî de hem mesaca gelê Kurd ji bo hikûmeta demkî şerê û ji bo tevahiya cîhanê hûn ê şer bikin bawer bikin gelê Kurd wê kevirekî ser kevirekî nehêle. Gelê Kurd tev girîlan e tev pêşmerge ne tev şervanên wek min got jî hûn tev heval Mazlûm Abdî ne hûn tev heval Ziyadin em ê tev di vê berxwedaniyê de berdewam bin. Tişta ji we tê xwestin gelê Kurd li her bajarekî em ê li ser piya bimînin em ê şervanên xwe bi tenê nehêlin em ê berxwedaniyê bikin heya got mafê xwe bi dest bînin û bawer bikin li her çarparçê Kurdistanê li her çar dewletên got Kurdistan dagîr kirine ê got wê pêşeroja van welata bidê xuya kirin gelê Kurd e. Gelê Kurd gelê Kurd xwedî derdikeve li mirovatiyê xwedî derdikeve li birayetiya gelan lê xwedî derdikeve li şer û berxwedaniyê jî bijî yekîtiya gelê Kurd bijî berxwedaniya Qesedê bijî Kurdistan.
دوای ئەوەی کە ئەو هێرش و پەلامارانەی لە ڕۆژاوای کوردستانە درا سەر ڕای ئەوەی کە گفتوگۆ هەبوو ناوەندگیری هەبوو بەڵام سەیرەکەی ئەمڕۆ پەلامارێکی زۆری ناوچە کوردیەکان دراوە زۆر بێڕەحمانە ئەو کەسە ئەو مناڵ و ژن و هەموو کەسێک لەوێ ئاوارە بوون و کەوتونەتە بەر ڕەحمەتی ئەم سەرما و سۆڵەی زستانە و دوای ئەوەی کە داواکاریان کرد کە ئەمە کارێکی مرۆیی ئەمە کارێکی کوردانەیە کە هەموو کەسێک بۆیە کە هەموو کەسێک بێتە پێشەوە پشتگیری خۆی بۆ ئەوە بۆ ڕۆژئاوا ڕوون کاتەوە بۆیە کە گوێمان لە هینەکە بوو بەڕاستی بەلای ئێمەوە ڕۆژئاوا و باشوور و باکوور و ڕۆژهەڵاتێکی فەرقی نییە هەروەکو چۆن قازی نەمروتی دوو ئەکاتە یەک ناکاتە چوار ئێمە شەرەوە بۆی ئەبینین ئەمە هەمووی کوردستانە هەر پارچەیەکی ئێشی ببێ ئێشی هەمومانە بەڕاستی بۆیە یعنی بە هینێکی ویژدانی خۆمی ئەزانم کە بەشدار بم لە هەر شتێکە کە ئەوە بێت دەنگێک بەرزکەمەوە ئەگەر زۆر کەمیش بێت و زۆر هێواشیش بێت زۆر بەداخەوە کە لە ڕۆژێکی ئەمڕۆدا ئێمە هاتوون لە سەرجارە ناڕزایی خۆمان دەڕین بەرامبەر بەو هێرشە ناڕەوای کە دەوڵەتی سووریای نادیموکرات ئەیکاتە سەری حەسەدە و خۆسەری ڕۆژئاوای کوردستان ئێمە هەموو کاتێک بە ڕۆح بەگیان لەگەڵ ڕۆژئاواین و ئەمڕۆ ناڕزایی دەرئەبرین بەرامبەر بەو هێرشانە کە هێرشێکی قورس و نامەردانە لەسەر ڕۆژئاوای کوردستانە مەحکوم و شەرمەزاری ئەەکەین ئێمە لە باشووری کوردستان قوربانی زۆرمان داوە و نزیک بە سەدان قوربانیمان لە باشوور ڕەوانەی ڕۆژئاوا کردووە کە لەوێ خوێنی خۆیان لە پێناوی خوشک و براکانمان لەوە شەهید بوون و هەتاکو ئێستاکەش جەنازەکانیان لەوێیە ئەرکی سەرشانی ئێمەشە هەموو تاکێکی کورد کە ئەمڕۆ پشتگیری لە ڕۆژئاوای کوردستان کە چونکە ئەمڕۆ ڕۆژئاوای کوردستان بەشێکە لە جەرگی ئێمە بەشێکە لە ڕۆحی ئێمە خاکی ئێمەیە دوژمنان ئەیانەوێ شکست بەو شۆرشە بێنن بەڵامەوە خەیاڵیان خاوە هەتاکو تاکێ کوردما بێ سەر شۆڕ ناکەین بۆ دوژمنانی گەلی کوردی ئێمە قوربانی خۆمان ئامادەیە بە ڕۆح و بەگیان